ئایا تۆ تەمەنت لە نێوان 18 بۆ 35 ساڵانە؟ دانیشتووی پارێزگاکانی هەولێر، سلێمانی، هەڵەبجە، دهۆک، کەرکووک و نەینەوای؟ ئایا خاوەنی هیچ بیرۆکەیەکی خۆبەخشیت بۆ خزمەتکردنی کۆمەڵگا؟ دەستگای ڕوانگە پشتگیری دارایی پرۆژە خۆبەخشیەکانتان دەکات بۆ جێبەجێکردنی. پێویستە پرۆژەکە لە یەکێک لەم بوارانە بێت: پەروەردە، لاوان، ژینگە، کەسانی لێقەوماو. دوا ڕێکەوت بۆ پێشکەشکردنی پرۆژە خۆبەخشیەکان 31/2021. بۆ زانیاری زیاتر سەردانی ماڵپەڕی www.rwanga.org/yvi بکەن یان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 552 81 دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە پێناو کلتوری خۆبەخشی